خەڵک بەناو کۆشکی سەرۆکایەتی سریلانکادا لە کۆلۆمبۆی پایتەخت دەگەڕێن. وێنە لەگەڵ تابلۆ گرانبەهاکاندا دەگرن. ڕاهێنان بە ئامێرە وەرزشیەکانی دەکەن. لە مەلەوانگە تایبەتەکانی مەلە دەکەن. هێزەمنیەکانیش تەنیا چاودێری کۆشکەکە دەکەن. کچان و کوڕانی هەژاریش بەدەم پێکەنینەوە لەسەر سیستەمی پاسەوانە کەسیەکانی سەرۆکە تازە هەڵاتوەکەی وڵات ڕاکشاون. لا 6 مانگی ڕابردوودا خەڵک بەدەست نۆرەگرتنی گاز و بنزین و خۆراک و دەرمان دەیان ناڵاند، بەڵام ئێستا هیوامان بۆ گەڕاوەتەوە. لە 74 ساڵی سربەخۆیی سریلانکادا ئەمە یەکەمین جارە کۆشکی سەرۆکاتی وڵات لەلایەن خەڵکەوە دەستی بەسەردا بگیرێت و بەم جۆرە مامەڵەی لەگەڵدا بکرێت. متمانەیان پێ ناکرێت. لە ساڵی 1948ەوە کە سربەخۆی ماوەرگرت ئێمە متمانە بە سیاسەتوانانمان دەکەین و هەموو شتێکمان لە دەستدا. ئیدی بەسە تاوەکو دەست لە کار نەکێشنەوە لەم کۆشکە ناسینە دەرەوە. ئەو کۆشکەی کە خۆپیشاندەران کۆنتڕۆلی دەکەن ئەم سرۆکەی تێدا بوو. گۆتەبایە ڕاجەباکسە لە تشرینی دووەمی ساڵی 2019 بە سەرۆکی سریلانکا هەڵبژێردرا. لە وڵاتەیە کە بەدەست گەندەڵی دەینەڵاند و نیوەی دانیشتوانە 22 ملیۆنەکەی لە هێڵی هەژاریدا. پێش گۆتابایش ماهیندا ڕاجەباکسای برای بۆ ماوەی 10 ساڵ تاوەکو 2015 سەرۆکی سریلانکا بوو. ئەو پەنای بە وەرگرتنی قەرزی ناوخۆیی و دەرەکی برد بە تایبەتی لە چین و خەرجکردنی لە دەیان پرۆژەی ئابووری کە گومانی گەندەڵیان لەسەر بوو. ئێستا سریلانکا زیاتر لە 52 ملیارد دۆلار قەرزارە. لە دوای زیاتر لە 13 ساڵ لە دەسەڵاتی خێزانی ڕاجەباکسا هێشتا دایکی میراج ناچارە چەند سەد گرامە کەمەکەی برنج لە نێو چێشتخانەی ماڵەکەی بە سووتاندنی تەختە لێبنێت. ئەو موچەیە کە وەری دەگرین بەشی 2 هەفتەمان دەکات. لە 2 هەفتەکەی دیکەش کە دەمێنێتەوە ڕەنج دەکێشین. هەندێک لایەنی خێرخواز هەن مانگانە 5 کیلۆگرام برنجمان پێدەدەن. دەبێ خۆمان لەگەڵ بارودۆخەکەدا بگونجێنین. میراج کە موچەی مانگانەی کەمتر لە 220 دۆلارە دەبێت 17 کاژێر لە نۆرەدا بۆستێت تاوەکو بتڵێکی گاز بە 13 دۆلار دەستکەوێت. قەیرانی خۆراک، پێداویستی سەرەکی، بەنزین و نەوتیش بەرەوکی دانیشتوانی وڵاتی گرتووە. سەرۆکوەزیرانیش لە پەرلەمان دانی بەو ڕاستیەدانا. ئێمە ئێستا ڕوبەڕووی بارودۆخێک بووینەتەوە کە زۆر خراپترە لە قەیرانی نەوت و گاز و کارەبا و خۆراک. ئابووری وڵاتمان بە تەواوەتی هەرەسی هێناوە. گوتارەکەی سەرۆکوەزیران ئەو پریشکە بوو کە بڵێسەی بە خۆپشاندنەکاندا. ئاگری گەورەی خەڵکی دژ بە حکوومەتی لێکەوتەوە. سەتان هەزار کەس ڕژانە سەر شەقامەکان. خۆپشاندەران سڵیان لە گولەی پلاستیکی و گازی فرمێسکڕێژ نەکردەوە. دەزیکردنی زیاتر لە 1400 کەس خۆپشاندەرانی تووڕەتر کرد. تاوەکو هێزی خۆپشاندەران بەسەر ترسی حکوومەت و زەبری دەزگاکانیدا زاڵ بوو. ئیدی خۆپشاندەران بەرەو کۆشکی سەرۆکایەتی ڕۆیشتن. کاروانی هەژاران دەستە ڕوویان لە کۆشکی سەرۆکی وڵات کرد. دوجار ڕاجەباکسا لەژێر چاودێری یەکەیەکی سەربازیدا هەڵات. خۆپشاندەرانیش بەڵێنیان داوە تاوەکو سەرۆک و سەرۆکوەزیران و ئەندامانی دیکەی حکوومەت بە فەرمی دەست لە کار نەکێشنەوە کۆشکی سەرۆکایەتی بۆ هەمیشە شوێنی مانەوەیان دەبێت.